الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هیچ گومانی تێدا نییە لەناو مەخلوقاتدا، لەناو هەموو دروستکراوەکانی خوای پەروەردگاردا لەم سەرزەویەدا هیچ کەس بە ئەندازەی دایک و باوک بەرامبەر بەڕۆڵەکانیان بەسۆز نییە. لەناو مەخلوقاتە ئەی کوڕی گەنج، ئەی کچی گەنج، بیر نەکەیتەوە کەسێک هەبێ لە دایک و باوکت بۆ دڵسۆزتر بێ. تەنها خالق کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالا بەسۆزترە لە دایک و باوکت بۆی. بەڵگەشمان فەرمودەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە لە بوخاری موسلیمە هاتووە، کاتێک کە ئافرەتەکە ژنەکە کۆرپەونبووەکەی بینیەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵانی بەڕێزیدا ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو ئەصحابی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، سەرنجیاندا ئەم دایکە چەند بە پەرۆشەوە ئامێزی لە کۆرپەکەیدا، هەر ئەوەتا بوو پەراسووەکانی نەدەخستەوە ناو جەستەی خۆیەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم کاتەدا فەرمووی: ئەتەڕەون هذه المرأة طارحة ولدها في النار؟ ئەی هاوڵانی بەڕێزم، هیچ کەسێک لە ئێوە ئەو گومانە بە مێشک و دڵ و دەرونی دادێ ئەم دایکە بە پەرۆش و بە سۆزە بۆ ئەم ڕۆڵە و جگەر گۆشەی خۆی ئێستا منداڵەکەی خۆی بگرێ بیخاتە ناو ئاگرەوە، فڕێ بداتە ناو ئاگرەوە؟ قلنا لا والله. سەحابەکان دەفەرمون وتمان نەخێر ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەرچی عەقڵی سەلیم بێ و ویژدانی هەبێ و دڵ و دەرونی سەلامەت بێ، قەت ئەوە بە مێشک و دڵ و دەرونیان نایە دایکێکی ئەوەندە بە پەرۆش و بە سۆز بۆ کۆرپەکەی بەدەستی خۆی ئەم منداڵە لەم کاتی خۆشەویستیە فڕێ بداتە ناو ئاگرەوە. ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: لله أرحم بعباده من هذه بولدها. دەیسوێن بە خوای گەورە الله سبحانه وتعالى زۆر بەبەزەیتر و بە سۆزتر و بەڕەحمترە بۆ بەندەکانی لەم دایکە بۆ ڕۆڵەکەی، کەواتە تەنها ئەڵڵایە کە خالقە لە دایک و باوکمان بۆمان دڵسۆزترە. بەڵام لەناو مەخلوقاتە هیچ گومانن نەبێ کوڕ و کچی گەنج و ئازیز کەوا کەسێک لە دایک و باوکت بە دڵسۆزتر نییە. هەروەها هیچ گومانی تێدا نییە کە تۆی کوڕ کاتێک ژن دێنی، تۆی کچ و خاتوونی ماڵ کاتێ شوو دەکەی، هێشتا لەبەر چاوی دایک و باوکت هەر منداڵەکەی دوێنەی. ڕەنگە ئێستا لە هەندێک لێپرسینەوەی دایک و باوکت بێزاربی، بە تایبەتی ئەوانەی تازە لاون لە مێر منداڵی خەریکە بەرەو گەنجی دەڕۆن. زۆرجار دایک و باوک کە لێپرسینەوە لە کچەکەی دەکا، کە لە کوڕەکەی دەکا، لێی دەپرسێتەوە پێی ناڕەحەتە، ئەڵێ مناڵم، یعنی تۆ من بە مناڵی دوێنە دەزانی، بەڵام نە، ئەو چەندە تۆ گەورە بی، چەندە تۆ تێگەیشت و پێگەیشتوو بی، کچی و شوت کردووە و کڕووی ژنت هێناوە، وەڵاهی هیچ گومانن دەبێت لەبەر چاوی دایک و باوکت هێندەی تۆ خۆش دەوێ، هێندە پەرۆشی ئێستا و داهاتووی تۆیە، هەر وەکو مناڵەکەی دوێنە سەیرت دەکا. کەی تۆ لەمە دەگەی کاتێ خۆت هاوسەرگیریت کرد و منداڵت بوو، ئەمجا لەم ڕاستی ئێستا کە من بۆت باز دەکەم کوڕ و کچی گەنج و لاو تێدەگەی. هەر لەم سۆنگەیەوە دایک و باوک دوای ئەوەی کوڕەکەیان ژن دێنێ و کچەکەیان شوو دەکا، هێشتا هەر ئامۆژگاریان دەکەن. ئەوەنە تۆی خۆش دەوێ، ئەوەندە بە پەرۆش دەبۆت، کاتێ تۆ شوت کردو لە ماڵ و حاڵی خۆت دای، کاتێ ژنت هێناوە لە ماڵ و حاڵی خۆت دای، دایک و باوک هێشتا ئامۆژگاریت دەکەن. بەڵام ئامۆژگاری دوو جۆرە. یەکەمیان ئامۆژگاری شەرعی و ئیسلامی کە وەکو خۆراک پێویستە، بەخوا وەکو خۆراک دڵ و دەروونت و ژیانت تێردەکە ئەو ئامۆژگاریە بە نرخانەی دایک و باوکت، چونکە ئامۆژگاریەکە شەرعیە. هەروەها وەکو دەرمان لە نەخۆشی دەتپارێزێ و چارەسەری نەخۆشیەکانیشت دەکا. دووەم ئامۆژگاری کلتوری و بیسراو کە پێچەوانەی ئیسلامە. باوکو دایکەکە شتێکی لە دایک و باوکی خۆی لە کۆمەڵگای دەوروبەرەوە بیستووە کە پێچەوانەی بنەماکانی ئیسلامە، ئەم ئامۆژگاریە کە دەیخاتە مێشکی کچە بەشودراوەکەیەوە بە گویا دەخوێنێ، کە دەیخاتە مێشکی کوڕەکەیەوە بەرامبەر بە بووکەکەی،
وەکو دەرمانی بەسەرچوو یاخود خواردنی ژەهراوی بوو وایە وەڵایی ژیانی کچەکەی تێک دەدا، ژیانی کوڕەکەی تێک دەدا بە حیساب نەسیحەتی کردووە. بەڵام ئەم ئامۆژگاریە چونکە شەرعی نییە، کولتوریەکی بیسراوە، ژیانی کچەکە لەوانەیە خوا نەخواستە بگەێنێتە تەلاق و ژیانی کوڕەکە لەگەڵ بووکەکەیدا تاڵکە. هەر بۆیە ناکرێ و ناشتوانن دایک و باوەک دوای ژنهێنانی کوڕ و بەشودانی کچیان وازیان لێ بێن و ئامۆژگاریان نەکەن، بە تایبەت لە کاتی دەستگیرانی و سەرەتای هاوسەرگیریدا. بۆیە وەرە ئەم ئامۆژگاریانەیان بکە، تۆ پێویستە ئامۆژگاریان بکەی، بەڵام کام ئامۆژگاری بەویستی خوای گەورە لەم وتارەدا بە ئەندازەی کات هەندێکیان پێشکەش دەکەین. ئامۆژگاری یەکەم بڵێ کچەکەم، بڵێ کوڕەکەم، ئیمان سەرتاپای ئارامیە. باسی ئیمانی بۆ بکە. لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان بیسەران و بینەرانی ئەم وتارە بڕواتان هەبێ زۆر جار ئێمە بەس باسی دنیا بۆ منداڵەکانمان دەکەین. کچەکەت شووی کردووە ئەوەی باسی ناکەی، باسی ئیمان و دینە. کوڕەکەت ژنی هێناوە هەر باسی دنیا و ماڵ و کەلوپەل و خان و کرێ خان و ئیمان ناباسی ئیمانی بۆ بکە. پێش هەموو شتێ بڵێ کچی خۆم کوڕی خۆم، ئیمان سەرتاپای ئارامیە، وەک هەوێن دەخرێتە دڵەوە و سەرتاپای جەستە دەمەێنێ. هەموو جەنابتان شیرتان بینیوە ئەگەر هەوێنی تێنەکەی ناوێتە ماستێکی تونند و تۆڵ. ئەو کاتێک کە ئیمان هاتە جەستەی ئینسانەوە، ئەم جەستەیە دەبێتە جەستەیەکی ئارام، ئیتر وەکو شیر هەڵناچی بە کوڵان، نابزڕکەی بەدانان، وەکو ماستێکی خۆماڵی تام و بۆن خۆش دەردەچی. بڕواتان هەبێ هەموو شەڕانی و بەدبەختەکان، زمان زبرەکان، وێرانەکان ئەوانن یەک لە ئیمان دوورن، دوو ئیسلامیان بە هەڵەوەرگرتەوە تەکفیری و تونڕەون. هەر ئەو دوانن تونند و تیژن. بڵێ وەرە ئیسلامێکی ڕاستەقینە سەرچاوەگرتوو لە قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم، کوردەواریانەی خۆمان لە زمانی پێشینانی مەلای کوردەوە وەرگرە، واللهی وەکو ماستی مەیول لێدێ، وەکو شیر هەڵناچی بە کوڵان، نابزڕکەی بەدانان. دووەم بڵێ کچەکەم کوڕەکەم واچوویتە ماڵی خۆت و منت لەگەڵ نەمام، بۆ ئەوەی نەکەویتە تاریکستانی ژیانەوە، ڕۆڵە شیرینەکەم هەمیشە لەگەڵ خوا بە. الله نور السماوات والأرض، لەگەڵ نوری ئەڵڵادا بەژیانت ڕۆشن دەبێ. ئەم دنیا پڕە لە تاریکستان، با نور و ڕۆشنایی لێ نەبڕێ. بۆ ئەوەی دڵ و دەروون و ناخت ئەمجا ماڵت ڕووناک بێت، دووشت لایەن نەکەی. دڵ و دەروونت ئەمجا ماڵت، چونکە بەخوا کە ئێرەت تاریک بوو، ناخت تاریک بوو، سینەت تاریک بوو، پەنا بەخوا هەموو ماڵەکە سورەیا و چراخان بێ، تۆ لە تاریکستانای. بۆ ئەوەی دڵ و دەروون و ناخت ئەمجا ماڵت ڕووناک بێت، دووشت لایەن نەکەی ڕۆڵەکەم. واچوویتە ماڵ و حاڵی خۆتەوە، تۆ کوڕ نەمای بووی بە پیاو، تۆ کژ نەمای بووی بە ژن و خاتوونی ماڵ. یەکەم نوێژەکانت وأقم الصلاة لذكري. دووەم هەمیشە ذکر بکە، ئەلا بذكر الله تطمئن القلوب ئەو تطمئن القلوبەی ئەمڕۆ خەڵک عەوداڵیەتی. ئەمڕۆ هەموو خەڵک ورگی تەقریبەن تێرە، بەڵام ناخی بۆشە و ئارامی نییە. بە ذیکری خوا بڵێ ڕۆڵی جان دایمەدەم بە ذیکر بە. بەتایبەت ذیکری بسم الله و الحەمدولله لەسەر زمانت نەبڕێ، نەهێڵی قومە ئاوێک پاروە نانێک بچێتە دەمتەوە تا سەرەتاکەی بە بسم الله دەست پێ نەکەی و لە کۆتاییەکەیدا الحەمدوللهیەکی پڕ بەدڵی بۆ نەکەی. دڵنیا بە کە ژیانت بە بسم الله و بە الحەمدولله بوو، واللهی چێژ لە ژیان دەبینی. هەمیشە دەڵێ الحەمدولله. کە مێردەکەت هاتەوە بڵێ الحەمدولله. کەلوپەلێکتان کڕی بۆ ماڵە خنجیلانەکەتان، پۆزی پێوە لێ مەدا، تەلەفۆن بۆ ملاولا مەکە، باسی مەکە، لە ناخی دڵەوە بڵێ الحەمدولله. جا بزانت چۆن ژیانت خۆش دەبێت. ئەمە بە کچەک شودراوەکەت و کوڕە ژنهێنەکەت بڵێ بۆی ژیانیان بەختەوەر بێ، بڵێ با بەردەوام ذیکری الحەمدولله لەسەر دەمت بێ. الحەمدولله کە هەموو جاڵی خوایە سوپاس بۆ تۆ. بڕواتان هەبێ بچووکترین شت چێژی ژیانی لێ دەبینی و تای تەرازوی قیامەتی شت بە ذیکرەکە پڕ دەبێت. ئامۆژگاری سێیەم
بڵێ کچی خۆم کوڕی خۆم ئێستا ماڵی خۆتت هەیە یەخوا پیرۆزت بێ ڕۆڵە توخوا نرخی ماڵەکەت بزانە ئەگەر یەک هۆدەی کرێژ بێ ئەها دەڵێ ماڵم هەیە ماڵ والله جعل لكم من بيوتكم سكنا تەنها ئارامی تۆ لە ناو ماڵەکەتدایە بیوتیکم بەس چاول لەسەر ماڵەکەت بێ بڵێ هەتا دەبنە خاوەن خانووی خۆتان ڕۆڵە دەست پێوە بگرن هەتا خانوود نەبێ وەکو وای لەم نیشتیمانەدا ئاوارە بی هەموو کات کە چوویتەوە ماڵەکەتەوە سوپاسی خوای پەروەردگار بکە هەموو شەو کە چوویتە ماڵەوە دەرگای مەدخەلەکەت ماچکە و بڵێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ كان إذا أوى إلى فراشه أنس دفرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم كاتي دشوا سر جگای خوتنکی همو شو دی فرمو الحمد لله الذي أطعمنا وسقانا وكفانا وآوانا فكم ممن لا كافي له ولا مؤوي لصحيح مسلم فرمو دك هاتوا يا ربي خواي پروردگار سپاس دکم کلم روجدا تیرم الحمد لله ولا برسان دا هي لبرسان ناخوي لناكوي خواي من يوالي نانم خواردو نیۆڕۆ بەیانی نانم خواردەوە خۆیان سوپاس بۆ تۆ ئەمڕۆ خواردنت پێ بەخشیم یا ڕەبی خۆیان سوپاست دەکەم کە ئەمڕۆ تینوو نەبووم ئاوی سازگار و ڕەوان و سارد و فێنکم خواردەوە خۆیان سوپاست دەکەم کە لە تینوێتیدا ناخۆم بەخوا هەیە لەم جیهانەدا کاتێک کە وەختی خەوە لە تینوانە نازانێت چۆن بخەوێ خۆیان شکر من تێراوم سوپاس بۆ خوا خۆیان ماڵ و حاڵێکم هەیە الحەمدوللا لە دەرگای خەڵک نیم ئەم هۆدەخان و بچکۆ لە خنجیلانە سوپاس بۆ خوا ماڵی خۆمە خوای ئارامم کەی تێیدا ئەمجا بڵێ خوا دەزانم چەندەها خەڵک هەیە کە تینووە کە برسیە کە بێلانە و حاڵ و ماڵ و کە ئاوارە و دەربەدەرە یا ڕەبی خوا ئەمە فەزلی تۆیە بەسەر منەوە نەک ئازایەتی خۆم دڵنیابە بەڕێزان هەموومان با گوێمان لەم ڕاستیە بێ دڵنیابە هەر ژنێک هەر پیاوێک دڵی بە ماڵ و حاڵی خۆی خۆش نەبێ پێی لە ماڵی باوکی لە برای لە هاوڕێی لە هەموو کەس خۆشتر نەبێ واللهی خۆشی لە ژیانی نابینێ هەر پیاوێک هەر ژنێک ماڵەکەی خۆی چەندە بچووک بێت چەندە کۆن بێت چەندە ناڕەحەت بێ پێی لە کۆشکەکەی ماڵی باوکی براکەی هاوڕێکەی دەستە خوشکەکەی دەبرا شیرینەکەی ناسیاوەکەی هاوپیشەکەی خۆشتر نەبێ ماڵی خۆت پێ خۆشتر نەبێت لەو کۆشێ ئەو وڵی خۆشی لە دڵی خۆتان نابینی ئەمە ڕاستیەکە چوارەم ئامۆژگاری بڵێ کچە شیرینەکەم کوڕە شیرینەکەم چۆن ماڵ پێویستی بە گەسکە گەسکی ماڵ دەبێت لە هەموو ماڵەکە هەبێ گەسقی عادیان ئێستا کارەباییە بۆ هەمووان چۆن جل شۆرەکەت پێویستە چۆن قاپشۆرت پێویستە چۆن فلتەری ئاوت پێویستە بۆی ئاوێکی پاک و خاوێن بخۆیەوە ئەینا پیسی دەتخوا گەسک لە ماڵتان نەبێ جل شۆر نەبێ قاپشۆر نەبێ پیسی دەتخوا ڕۆڵە ئاوا بە شیرینی ئیمان بەخواناسی بەبیرکردنەوە لە قیامەت ڕۆڵە ڕۆژانە پیسینا و ڕق و قینی دڵت لابە ئەم دڵە ڕۆژانە ڕقی لەمە حەسوودی بەو دەبات چاودێری ئەو دەکا بە ئەستەغفیر الله بە زیکری خوا بە ئیمان بە لێپرسینەوەی خوا لای بە ڕۆژانە دڵ و دەروونت خاوێنکەوە تەوبە و ئیستیغفار بکە چونکە ئەم گوناهانە کە لە دڵدا کۆبوونەوە خۆت بەسەریا دەکەوی خۆت دەخلیسکەی بەخوا لەبەر بۆگەنی ناوناخی خۆت ناتوانی بژی با خەڵکیش بۆنی عەترت لێ بکە بڵێ ڕۆڵە شیرینەکەم ئەمە ئامۆژگارێک برای شیرینم خوشکە بەڕێزەکەم کە کچەکەت بە شوودا کوڕەکەت ژنت بۆ هێنا ئەمەی پێ بڵێ دەچیە کۆڵانێکی تر ماڵی ئێمە بەجێ دەڵی دەڕۆی دەچێ کۆڵانێک دەچیە گەڕەکێکی تر شارێکی تر شارۆچکەیەکی تر لەگەڵ جاریوا دەچێ وڵاتێکی تر هەیە شوودەکە ژندێنە دەڕوا بۆ دەرەوەی وڵات دەڕۆی وەناو کولتور و ئاینێکی تر ڕۆڵە گیان دراوسەی تازەت دەبێ ئەم دراوسەیانە چەند ساڵە لەگەڵ یانیان دوایی دراوسەی تازەت بۆ دروست دەبێ کچە شیرینەکەم کوڕە شیرینەکەم ئەمە بە دیاری لە باوکی خۆت و لە دایکی خۆتی وەرگرا ڕۆڵە ناخپاک بە ناخپاک ڕۆڵە ناخپاک بە ڕقن مەبە بەدگومان مەبە بەڵام ساویلکەش مەبە ڕقن مەبە ناخپاک بە بەدگومان مەبە بەڵام تکایە ساویلکەش مەبە ساویلکە مەبە ڕۆڵە بارقوڵ بە بارقوڵ بە هەموو شتێک هەڵمەچۆ بە هەموو قسەیەک تووڕە مەبە ئینەمە الدنیا صەبر و ساعە ئەوەی دەیەوێت لەم دنیا بەختەوەر بێ ئەبێت چەند ساتێک بەخوا ئارامت هەبێ ئارامت نەبێ تیا دەچی بڵێ کچە شیرینەکەم دەچێ ناو خەڵک دەچێ ناو خزمی تازە دەچێ ناو دۆستی تازە گەڕێکی تازە کوڕە شیرینەکەم
بە هەموو قسەیەک بڕوا مەکە. چۆن ئاوەکەی ماڵمان لە فلتەری دەدەین، ڕۆڵە شیرینەکەم قسەکانی کە وەریان دەگری و بۆت دەکرێت لە مەجلیس و لە ملاولادا ڕۆڵە لە فلتەریاندا، لە فلتەریدا هەرچی باسی مێردەکەتی کرد، هەرچی باسی ژنەکەتی کرد، هەرچی باسی ماڵە خەزورانتی کرد، هەرچی باسی دەرو دراوسێ و خزمی تازەی کرد، ڕۆڵە گوێ بۆ کلۆر مەکە و نەیاڵی بڕواتە گوێتەوە لە فلتەریدا. لەوە چێ بیانەوێ بەدبەختت بکەن، لەوە چێ بیانەوێت لە مێردەکەت جات بکەنەوە لەگەڵ ماڵی خەسوو خەزوری داماوت بتکەن بە دوژمن. ڕۆڵە گوێ سوک نەبێەوە هەموو قسەیەک نەهێڵی وەکو فلتەری ئاوەکە لە فلتەریدا پیسەکانی فڕێدا. ئەمە کۆمەڵک ئامۆژگاریمون لەم وتارەدا لە ماڵی خۆمانەوە کە ئەوقاف بەداخەوە ئەوقافەی هەولێر وەکو سەرەتان وایە بۆ ئەم ئومەتی ئیسلامە و مسلمانانێک کە دەیانەوێت دینێکی سەلامەتی میان ڕۆ بەهێش بە کۆمەڵگای کوردیکەن. ئێمە لە ماڵی خۆمانەوەی ئینشاءڵڵا درێژە بە خەباتی خۆمان بە بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام دەدەین بەویستی خوای پەروەردگار. ئینشاءڵڵا ئێوەش بەردەوام لەگەڵماندا بن و ئەم ڕاستپاردە و ئامۆژگاریانش دەتوانن بە مسلمانان بگەێنن. یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە یا ئەرحەمە الراحیمین. یا ڕەبی بەختەوەری دنیا و قیامەتمان کەی، خوایە دڵخۆشمان کەی بە ساڵحبوونی منداڵەکانمان. یا ڕەبی خوایە هەر کەسێک کوڕکچی هەیە دڵخۆشی کەی بەوەی کچەکەی دا بمەزرێ لە ماڵ و حاڵی خۆیدا، کوڕەکەی دا بمەزرێ لە ماڵ و حاڵی خۆیدا و خوایە بە هاوسەری دیندار و ڕەوژبەرز و بەدین و چاک شادیان کەی. یا ڕەبی خوایە ئەوەی ئەولادی نییە ئەولادی ساڵحی پێ ببەخشی، شیفای هەموو نەخۆشیەکانمان بدەی. خوایە ئەوەی نەخۆشی لە ماڵی دایەتی خوایە شیفای بدەی، ئەوەی خزمەتی نەخۆش دەکا خوایە پاداشتی بدەیتەوە، لە مردوەکانمان خۆش بی، ئیمانمان سەلامەت کەی، عاقبەت خێرمان کەی، کوردستانمان ئاوەدان کەی لە بەڵاو نەکبەتی و نەهامەتی و گرانی و نەبوونی بمان پارێزی. آمین 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 والحمد لله رب العالمين.